بەداخەوە کە ئەو شوقانەی لە سنووری قەزای چەمچەماڵان چێوانەی لای ڕێگای ناوشوانیان ئەوانەی ناحەی سەنگاو کە تاکو ئێستاکە ئەوان سەنگاو تەواو بوونە بەڵامانەمانەی ڕێی ناوشوان تەواو نەکراون بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە بەڵام ئەکرا لەم ساڵانەی دوایە وەکو هەموو شارەکانی تر کە پرۆژەکان جارێکتر حکوومەت هێرم دەستی کردێتەوە و بەرهێنەرەکان دەستیان کردێتەوە بە تەواوکردنی پرۆژەکانیان ئەکرا ئەمانش تەواو بکرێن و بدرێن ڕێگای ئەو شوقانەوە خوانە کردداری خراپیان ببنن بە سەرچاوی شوێنێکی خراپ لە ڕێی گەنجانەوە لە هەر جیلێ لە جیلەکان بەکاری بێنن بۆ خراپە چکم ئەبینین تەیمان نەکراوە سیاج نەکراوە دەوری بەرە شوێنێکی چۆڵیە لەو ڕێگای ناوشوانەوە لە ڕووی ئەو داهاتی کە بەدەستێنێ بتوانێت ئەوی کە ماوەتەوە لە سەدا چواری کە بەڕێزت بە دوواداچوونت کردووە ماوە تەواو بکرێت و پرۆژەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە خەڵکێکی زۆر هەژار و ئازنزم هەیە لە قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری فۆڕم پڕ بکرێتەوە بە شێوەیەکی شایستە و بە شێوەی تیر و پشک بدرێ باوان. ئەم شارە کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی زۆر زۆریتیای هاوڵاتیان پێوی دەناڵێنن کە یەکی لەوانی کە بەڕێستان باستان کرد دروستکردنی ئەو شوقانەیە کە چەندین ماڵی هەژار و کەم درامەت و شەهید و ئەنفال لەم شارەیە لە کرێچیان کرێخانووە پێ نادرێ مەئیشەتیان نییە باری دارایان زۆر خراپە موچەوە حاڵێتی پێویستە بە زووترین کادە و شوقانە تەواو بکرێت بدرێ بە خەڵکی هەژار و شایستە بۆی لێی سوودمەند بێ بۆیە لەوێشە هەر نادادپەروەری کراوە بە پیزانێرەکان خەڵکی بەرپرسین خزمی خۆیان فۆرمە پێپڕکراوەتەوە و ئەیانەوە شوقانەش بە شێوازێکی لەو شێوە بە نەعەداڵەتی دابش ئەم شوقانە کە لە 2013ەوە دروست کراوە کە ئەم مودە زۆرەی پێچووە تا ئێستا تەواو نەکراوە لە ئێستادا و شوقانە پێویستی بە نوێژەنکردنەوەیە بەڕاستی پەنجەرە و کۆمەڵی شتیتایە خراپ بوونە پێویستی بە نوێژەنکردنەوەیە و لە ڕووی ئەمنێتەوە ئەتوانم بڵێم گەڕێکێکی گەورەی چۆڵە پێما بێ پاسەوانیشی لێ نییە وەکو جەناب باسی کرد هەر کەس مەبەستی کاری خراپ بێتوانێت لەو سنوورە ئەنجامی بدە و لەلایەکی ترەوە کە ئەم پرۆژەیە دروست نەکراوە بە ئەنقەس دروست نەکراوە و هۆکارەکەی بۆ کەم تەرخەمی دەسەڵات ئەگەڕێنینەوە. دیارە لە ساڵان ڕابردوو کۆمەڵک شوقا دروستکرای بەشێکیان کەوتنە سنووری ناحیە سەنگاو بەشێکی تریان لە قەزای چەمچەماڵن بەداخەوە ئیدارەی ئەو کاتە من بە ڕاشکاوی دەڵێم دەبووە شوقە لە سنووری سەنگاو دروست نەکرابە ئەو ئەم بودجێ بە هەدەر ڕۆیشت و چونکە ژیانی و پێکاتی کۆمەڵاتی و ژیانی سنووری ناحیە سەنگاو واڕا نەهاتوون لە شوقە ژیان بەڕێکان چونکە شوقە تایبەتمەندی خۆی هەیە لەوانەیە هەموو کەسێک پێڕازی نەبێت ئەوانەی چەمچەماڵ کە زۆر باش کارەکان بەڕێوە چوو بەڵام بەهۆی ئەوەی کە گرفتێک لە نێوان کۆمپانیای یەکەم و کۆمپانیای جێبەجێکار هەبوو لەوەدا کێشان کەوتە بین و پرۆژەکە وەستا کە لە 95 کارەکانیشیان تەواو بوو بەڵام بەداخەوە وەزارەتی ئاودانکردنەوە نیشتەجێکردن لەوەشیاندا ئەم دۆسیە یەکلا نەکردەوە ئێمە پێمان باش بوو لە ڕێگەی دادگاوە کێشەکە کۆتایی پێبێت بەڵام هەتا ئێستا کێشەکەوا ماوەلێرەوە داوا لە بەڕێز وەزیری ئاودانکردنەوە نیشتەجێکردن دەکەم بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی ئاودانکردنەوە نیشتەجێکردنی سلێمانی بڕیارێک لە چارەنووسی شوقەکانی چەمچەماڵش بدرێت چکە ئێمە کۆمەڵک بەڵێنمانداوە کۆمەڵک فۆرم پڕکراوەتەوە بۆی بیدین بە ئەو هاوڵاتیانەی کە کەم دەرامەتن هەر پرۆژەیە کە کەرتی تایبەت دروستی دەکات حکوومەت وەری نەگرێت حکوومەت مولزەم نیە بە پاراستنی بەڵکو کۆمپانیاکە مولزەمە بە پاراستنی بۆیە هەتا ئەو پرۆژەیانە تەواو نەبن و ئێمە وەری نەگرین پاراستنیان لە ئەستۆی کۆمپانیاکەیە